نێوماڵی کورد و نێوانی بەشێک لەلایەنە سیاسەکان یاریێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی 12 ئایار بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرەو ئاڵۆزی چوو لایەنەکانی ژامەدەییان تیادا نەبوو لەگەڵ یەکتریش کۆ ببنەوە. بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد و کۆکردنەوەی لایەنەکان لە پرۆژەیەکی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری کرد و سەردانی لایەنەکانی کرد، دەرگای دەستپێکردنی گفتوگۆکانیشی کردەوە. زیاتر لە 3 مانگە لە هەڵبژاردنەکانی 12 پێنجەوە تاوەکو دەکاتە ئەم چەند ڕۆژێ ئەم ساتە وەختەی لە ماوەی ئەم چەند ڕۆژێک یەکێتی نیشتیمانی کوردستان و دەست پێشخەریە کرد لایەنە سیاسەکانی یەک تاکە کۆبوونەوەشیان نەکردبوو، پەتای هەڵبژاردن بەری نەدابوون، بەردەوام دڕدۆنجی و هێرشکردن سەر یەکتری و هەندێک جار زمانی زبر هەبوو لە کەناڵەکانی مێدیا. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەست پێشخەریەی کە لە جەژنەوە دەستی پێکرد سەردانی لایەنە سیاسەکانی کرد ئەو بەستەڵەکەی تواندەوە، ئەو جمودیەی تواندەوە، کۆتایی بۆ دڕدۆنجی و دژایەتیکردنی یەکتری هات. ئەو دەست پێشخەریە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان و لە یەکتر نزیکردنەوەی لایەنەکان بە گرنگ دەزاندرێت و باڵوێستێکی نیشتیمانی و هەستکردن بە لێپرسراوێتی دەدرێتە قەڵەم. یەکێتی یەکەم هێز و تاکلایەن بوو کە دەست پێشخەری کرد و نەتیجەی زۆر چاکی هەبوو. پاش ئەو دەست پێشخەری یەکێتی بوو لایەنەکان وایان کرد کە لەگەڵ یەک دابنیشن، ئەوە هەمیشە ڕێبازەکەی مام جەلال لەوای فێرکردنە کە تاکە حەزب بین دەست پێشخەر بین. لە دوای سەردانیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لای لایەنە سیاسیەکان لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و کۆکردنەوەیان لە پرۆژەیەکی نیشتیمانی کوردستانی پارتیش دەستی بە سەردانیکردنی لایەنەکان کرد و چاوەڕوانیش دەکرێت سەرجەم لایەنەکان لە دوای هەنگاوەکانی یەکێتی کۆبنەوەیەکی هاوبەش ئەنجام بدەن. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.